خای خواتان لەوێت درێژە بە باسەکەمان دێن سەبارەت بە سیستەمی سیاسی ئیسلامی لە تەرازی پێدە دەوڵەتەکان دێنە بەشی 10.6 کە باسی مافە سیاسیەکانەکەین گەشتێکەکەین بەرەو شاری هەڵەبجەی خۆشەویست وڵاتی شەهید لە فیستیڤاڵی هەناردە. مافە سیاسیەکان دابەش دەبن بۆ 4 بەش. سلااو لە خەلیفانەوە کەوتم دابەش دەبن بۆ 4 بەش. بەشی یەکەمیان بریتە لە مافی کۆبوونەوە و گوربوونەوە یا مەبەستێک بە مانایشتر خۆپێشاندان. ئینجا لە سلێمانی دێن باسی یەکەین مەبەستمان چێ لە مافی گربوونەوە یاخود مافی سیاسی خۆپێشاندان بەشەکە لە مافە سیاسیەکان. لە ئەسڵدا مافێکی ڕەوایە کاکرێت لە هەر کۆمەڵگایەکە بۆ بدات و وەڕێگری لێ نەکرێت. بەڵام ئیتر پێشە لەوەیە لە هەر کۆمەڵگایەک هەر شوێنێک بەپێی تەقاڵیدی کۆمەڵگایەت یاخود باب لە تەبیعەتی کۆمەڵاتی خۆی لێچێداتەوە کە چۆن ئەیکا بە شێوازەگر ئەبێتەوە کۆ بێتەوە خۆپێشاندان و ماگرتنێکە. ئەگەنەوەکو لە بابەتەکانی پێشتر وتم هەندێک شتێ خۆی ڕوونە یعنی پێویست ناکات ڕوون بکرێتەوە. لە بەو نایەک لەو مافانە کە مافی سیاسی باب لە خۆپێشاندانە پێویست ناکات زیاتر ڕوون بکرێت. اینجا لە شاری هەڵەبجەی خۆشەویست دێن باسی مافی نوێی یاساییەکەی سیاسیەکەی لەوێ لە مافی ئەڵقاد. ئەو قاوانە بۆی فیستیڤاڵەکەی هەنارەوە ئینشاڵڵا لەوێ پێشوو بە باسی ئێوەنین ئەڵقۆمەنی کە بریتە لە مافی ئەڵقاد. لە فیستیڤاڵی هەنار لە هەڵەبجە دێن باسی خاڵێکەکەین کەویست باسمان کرد لە شوڕە ڕاوێژکردن کەویست لە مافی هەڵبژاردنی سیاسی مافی هەڵبژاردن کێکە لەو مافە سیاسیانەی کە ئەدێت بە تاکە کەسی کۆمەڵگا. لێرەیە مێژووی سپیرۆژیستان پڕشکەی ئەوەمان پێ دەڵێت کە بالفعل هەبوونی مافی ڕاوێژکردن لە مێژووی ئیسلامە پێشراوە بەیعەت پێدان. ولەوەش گرنگ زۆرجار قورئان ئاماژەی بۆ داوە پایگەرە فەرمووی وەئەمروا شوورا بەینەهوم چەندە نازیکەی ئەمانە ئەچنە پاڵەوەی کە بەڵێ مافی هەڵبژاردنمان هەیە. اینجا دێن بابەتەکەمان تەواوەکەین لەسەر مافێشتر پێویستە لە مافی لە ئەسۆگرتنی ئەرز بەرپرسیارێت. هەڵگری بەرپرسیارەتی کەەوە زۆر بەڕوونی و بەڕاشکاوی ئاماژەی پێدراوە لە قورئانی پیرۆزەوە لە فەرموودەکانی پێغەمبەری خوا. یەک لەمانە کەوشەوەیە دەڵێت ئەمانەتەکان بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان بەڵام سە ئەمانەتێک کە شایستەی کەسەکان بێت. بۆ منە کە پزیشکێک هەیە ناتوانێت بچی مەکتەبێکی یاخود شوێنێکی بەضایع پێ بدرێت بەڵکو دەبێت خەستەخانەیەش پێ بدرێت کە خەستەخانە قابلی پزیشکەکەیە. بۆ ئەوش بریتێ لەوەی کە مافی یەکیشتر لە مافە سیاسیەکان بریتێ لە مافی هەڵگری بەرپرسیارەتی ئەمانەتەکان. دێنە کۆتامین مافی
لمافە سیاسیەکان ئەوی بریتە لە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن نەخراپە. فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن نەخراپە دەڵێن وای گەورە زۆر جار لە قورئان ئاماژەی بۆ داوە کە ئێوە ئومەتێکن هەڵبژێردراون. بۆ چ هەڵبژێردراوی بۆ زیادکردنەوە بۆ یەک شت بۆ یەک سەبەب ئەوی بریتە یەأمرون بالمعروف وینهون عن المنکر. یعنی ئەمە خاڵێکی زۆر گرینگە بۆ سەرنجدان لەو مافە سیاسی کە ئێمە وەکو تایبەت هەمانە کە تایبەتی ئومەتی موسڵمان ئەش بریتە لە ڕێگریکردن نەخراپە و فەرمانکردن بە چاکە. ئەمە خۆی لە چیا بینێتەوە؟ لەوایە بینێتەوە کە هەرچی کاری خراپەیە یا با بڵێن هەرچی کارێکی با بڵێن نائەخلاقیە هەوڵ دەین دەستی لێ بگرین، واتە دەستی ئەوانە بگرین کە هەوڵ لەو کارە دەین و هەرچی ڕێگایەکی ئەخلاقی جوانە یاخود با بڵێن ئەخلاقی ئاسایە هەوڵ دەین دەرگاکەی لەسەر وەڵا بکەین و لێگەڕین ئیشی خۆی بکەن. هاتنە کۆتایی مافەکان کە لە بەشی داپۆینێک تا بەشی داپۆین شەش